دوای تەمەەن دەبینی ئەوانی نەخۆشی شەکریان هەیە ئەوانیش زووتر توش دەبن یانی تقریبان 5 ساڵە تا 10 ساڵ پێش خەڵکی ئاسایی تووشی ئاوی سپی دەبن ئەوانەی نەخۆشییان هەیە لە جەستیان دەرمان بەکارلێنن خاستن دەرمانی ستیرۆیدەکان مانگانە بەکاری دێنن ئەوانە هۆکارە دەرمان هەندێک دەرمان خاستنە ستیرۆیدەکان لۆی تووشی ئاوی سپیبی زۆر خەڵکەی لێرانە مثلەن دەبینی کامیان بزەبت کاک دکتۆر کە وا دەکات نەخۆشەکە بێئاگایە ئەو دەرمانە بەکاردێنێ و بەڵام لەولا زیانی بۆ چاوەکانی هەیە ستیرۆیدەکانە چ بە قەترە چ بە دەرزی چ بە حەبێ زۆر لێرەش ینی زۆر جا باوە خەڵکەیە دەبینی نەخۆشیێکی واشی نیە و دەرزیە فێر بۆ لێ دەدا مانگی جارێک لێ دەدا دوای سێ4 دەرزیکە لێ دەدا تووشی ئاوی سپی دەبێ و تەمەنیشی دەبینی 40 ساڵە هەیە ینی زۆر شتیوا بۆ لێرانە لەبەرەوەی خەڵک دەبینی دەرزیە شیرەکەی پێدەڵێن دەرزیەکی شیرێنجە لێ دەپرسین ئەمە چ بەکارلێنی دەلێ دەرزیە شیرێکە بەکارلێنم ڕەنگەچی سپی هەیە ئەو بوو چه چارەسەر کارتین وێ دەرسی ئەو بۆ هەستیاری جەستەیە لە بۆ حەساسیت بەکارلێ لە بۆ پشتێشە بەکارلێ دکتۆرەکانی ڕۆماتیزم و دکتۆرەکانی شکست زیاتر ئەوان بەکاری دێنن ئەو ستیرۆیدان